ئێمە ئەزانی دیارە بەرپرسیارەتی بە ئاراستەی ئەو ڕۆڵە سیاسیی کە پێت دراوە. ئێمە بەقەدەر 10 کورسی پەرلەمانی لەگەڵ 1 وەزیر و 3 وەزیری بێوەزارەت بەرپرسیارەتی دۆخەکە هەڵەگرین. لایەنێکی کەش کە مەسەڵەن 38 کورسی هەیە، لانی کە 26 کورسی هەیە، ئەبێ هەر یەکەیان بەپێی وەقعی سیاسی خۆی و ئەو ڕۆڵەی کە جەماوەر پێیداوە، ئەو دەنگەی کە جەماوەر پێیداوە بەرپرسیارەتێکە هەڵگرێ. ئێمە بەقەدەر ئەوەنە بەرپرسیارەتی ڕەنگە بە زیادەوە هەڵمان گرتووە، ئێمە خەمی هەمیشە خەڵکمان هەڵگرتووە. لە مەسەلەی کشانەوە و نەکشانەوە ئەو وەڵامەم تەواو نەکرد. لە ڕاستیە ئەمە پێویستی بە دیراسە و وردەکاریەکی زۆر هەیە. ئەم هەنگاوانەی ئێمە بۆ دروستکردنی فشارێکە بۆ ئەو لایەنانەی کە تا ئێستا بەرژەوەندیان لەم دۆخەیە هەبووە ڕابسەڵەکێنین و ئیتر ستۆپ بکەین، بڵین تا ئێرە ئیتر بەسە، چونکە ئیتر لە ئێستاە ئەزانین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە تەحمولیانە نەماوە و ئەگەر دۆخەکە وا بڕوا من چاوەڕێ ئەەکەم کە تەقینەوەیەکی جەماوەری خراپ ڕووبات کە دوجار هەمووی پێوەی ئەسووتێت، چونکە خەڵک بەرگەی ینی تا ڕادەیەک بەرگە ئەگرێ کە ئیتر بینی ژیانی مناڵەکەی و هینەکەی ئەکەوێتە مەترسیەوەیتر تەواو لە شوێ کە گەیشتە مردن ئیتر هەموو شتێک ئەکات. لەبەر ئەوە ئەبێ لایەنە سیاسیەکان بەم هەست بە بەرپرسیارەتیەوە هەنگاو بنێن. ئەبێ